لە دوای ساڵی 2017ەوە فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە پاساوی بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی ئۆپۆزیسیۆنی چەکداری ئەو وڵاتە لە زنجیرە چیاکانی ئاسۆس و دەفەری شارباژێر بۆردومانی چڕی ئەو ناوچەیە دەکات و بەو هۆیەوە بەشێک لە ناوچە گەشتیاریەکان هاوڵاتیان ناتوانن بۆ هیچ مەبەستێک سەردانی بکەن. بە ئەم قەزای ماوەت بە هەموو چواردەوریەوانە مەترسێکی زۆرمان هەیە لەسەر چکە ئەمە تقریبان خەریکایە بە دیادە ڕۆژانە دووبارە بێتەوانێ ڕۆژانە گوێمان لە دەنگی ئەم تۆبارانە هەیە لە سەرمان یعنی ناوێرین بۆ پیاسەش بچینە دەرەوەی ماڵەکان یعنی ئەکاتێ بمانێ بچین بۆ کارێکی کە چەشتشێکی بەسیتە ئەترسێن لەوەی کە بە سەلامەتی نینەوانێ چکە ڕۆژانە لێدا ئەمە بالۆسێ بەرامبەرمان لێداوە تاوا لێمانی زگەوتە پەکەش لە هەموو جێگایەکەیە پەکە سەبەبی ئەوەیە کە هاوڵاتیان ئەوەنگە پێوە بێ بەڵێ مەترسێکی زۆرمان هەیە لەسەر ئەگەر ئاها بڕوە بە دڵنیاییەوانە دڵنیایە حکومت ماواتیش ناو قەزای ماوەت تۆبارانەکرێ بەس درەنگ و زووی کەوتووە ئەمە بۆتە دیاردە ڕۆژانە هەموو ڕۆژێ بابێن بە کامێراکانتانە دیقەت بنجوێ بگرن بسانە تارەکە بەسەر ماوەتە ئاسوورەتەوە یانە بە چواردەوری ماوەتە ئاسوورەتەوە یانە مەترسیمان بەڵێ بۆ دروست بووە. بەپێی ئامارەکانی قایم قامێتی قەزای ماوەت لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 20 جار هێرشی درۆنی و موشەکبارانی ناوچەکە کرا و کوژرا و برینداری لێکەوتوتەوە. لە ماوەی ڕابردوودا گوندەکانی سەفرە و گەڵاڵە بە سەختی بردومان کران و بە ناچاری دانیشتوانی گوندی گەڵاڵە بە یەکجاری گوندەکەیان چۆڵ کردو بەشێک لە ماڵاتەکەیان بە زیان فرۆشت. تەبەن ئەم بردومانانە بەڕاستی زەرەر و زیانی زۆر گەورەی لە سنووری ئێمەیەوە چ لەوەی کەوا ئێمە لە ئەنجامی ئەم بردومانانەدا پاوان و دارستانێکی زۆری سنووری ئێمە سوتاوە باخی خەڵک سوتاوە هەنگەڵانی خەڵک سوتاوە لە ناوچووە هەمیشەم بردومانانە زۆرێک لە ترس و دڵە ڕاوکی لە مەتیقا دروست کردووە خەڵک گەشتیار کەمتر ڕوە کاتە سنووری ئێمە کاریگەری خراپی هەبووە بەگشتیە توانین بڵێن بەڕاستی ئەم بردومانانە مای نیگەرانیە مای بێزاری خەڵکە هەمومانە. دوایین ڕووداوی هاوشێوە دووی ئەم مانگە بوو کە لە هێرشێکی ئاسمانیدا بە فڕۆکەی بێفڕۆکەوان 4 موشک ئاڕاستی ژمارەیەک گەشتیاری چیاکانی ئاسۆس کرا لە ئاکامدا کەسێک گیانی لەدەستدا و دوانی دیکە بریندار بوون. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای ماوەت.